چەکدارên Daişê li sînorê parêzgeha Kerkûkê êriş kiriye ser hejmarek cotkar û bi vê sedemê jî 5 kes kuştîne. Peyamnêrê Kurdistan 24 li Kerkûkê ragihand ku çekdarên Daişê li başûrê parêzgeha Kerkûkê êriş kiriye ser hejmareka cotkarên Turkmanên Şîa mezheb û ew pişra kuştîne. Li gorî zanyariyên Peyamnêrê Kurdistan 24 Daeş êriş kiriye ser sînorê gundê Beşîr li gorî zanyariyên destpêkî 5 kes kuştîne û hejmareka şofil û keresteyên cotkaran jî şewtandîne. Erweha ev çende jî behez kiriye ku çekdarên Daişê li dema durîna berûbûmên xwe êriş kiriye û ew 5 kesên kuştî jî ji cotiyarên hejda şeعبîne li navçeyê. Li ser daxwaznameya fermiya navendiya Emerîka, fermandeyiya Emerîka, şandeka emniya ragihandina hikûmeta Iraqê seredana Emerîka kiriye. Di nava şandê de jî nûnerê Wezareta Pêşmerge heye, Birêz Emîd Osman Mihemed, rêveberê giştiyê ragihandin û hoşyariya niştimanî li Wezareta Pêşmerge ku niha li Emerîka li Washingtonê digel min e. Birêz Emîd Osman rojbaş, ez bawerim cem te nîva rojê ye, li vê derê nîva şevê ye. Lewra dibêjme te rojbaş, armanc ji vê seredana hewaçî ye ji bo Emerîka. زۆر سپاس بۆ جەنابێت، سپاس بۆ بینەرانی کوردستان 24. بێگومان لەسەر بانگشتی فەرمی فەرماندەیی ناوەندی هێزەکانی ئەمریکا سنتکام لە فلۆریدا سەردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکامان کردووە. شاندێکی بالای ئیعلامی ئەمنی عراقین پێک دێت لە بەڕێزان لیوای یحیا ڕەسوول و تەبێژی فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی عراق لیوا سعد مەعین، بەرپرسی شانەی ڕاگەاندنی ئەمنی عراق دکتۆر حوسێن عەلاوی مستەشاری سەرۆک وەزیرانی عراق و بەڕێز سەباح نوعمان و منیش وەک نوێنەری وەزارەتی پێشمەرگە و هەرێمی کوردستان لەگەڵ ئەم شاندەدا. بێگومان ئامانجمان لەم سەردانەدا گفتوگۆکردنە سەبارەت بە باشترکردنی پەیوەندیەکانمان لە بواری میدیایی، لە بواری گۆڕینەوەی زانیاریە ئۆپەراسیۆنی ئەو زانیاری نێوان هەردوولا و ئامانج لەم دیدارە چەند کۆبنەوەیەک بوو کە ئەنجامماندا لەگەڵ فەرماندەیی ناوەندی فەرماندە باڵاکانی هێزی ئەمریکامان بینی و گفتوگومان کرد سەبارەت بە باشترکردنی ڕاگەاندنی ئەمنی لە عراق و هەرێمی کوردستان و ڕێخستنی کاروبارەکانمان پەیوەندیەکانمان لە نێوان هێزی پێشمەرگە سوپای عراق و هێزی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بەگشتی. زۆر باشە، هیچ لێک تێگەیشتنێکتان واژوو کرد لەگەڵ بەرپرسانی ئەمریکا بۆ ئەوەی کە ڕاگەاندنی ئەمنی لە هەم هەرێمی کوردستان هەم عێراق بەهێزتر بکرێتن، ڕاهێنان بە کادرەکانی ئێوە بکرێتن؟ لێک تێگەشتنێکی زۆر باش لە نێوان ئێمە و ئەواندا هەیە. ئێمە لە فەرماندەیی ناوەندی هێزەکانی ئەمریکا توانیمان نوێنەرانی تەواوی وڵاتانی هاوپەیمان ببینین و ئەم بینینە بۆ ئێمە هەنگاوێکی زۆر باش بوو بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی عەرەبیش لەگەڵ هەندێک لە وڵاتانی تری هاوپەیمان لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش کۆ ببینەوە گفتوگۆ بکەین سەبارەت بە باشترکردنی کارەکانمان و ئێمە لەم ناوەندە سنتەرێکی گرنگ و هەستیارمان بینی سنتەری ئۆپەراسیۆنی میدیایی، سنتەری ئۆپەراسیۆنی ئەو زانیاری کە ئەم سنتەرە ئەرکێکی نوێیە خراوەتە پاڵ ئەرکەکانی میدیای ئەمنی لە عراقدا ئەم سنتەرە خەریکە دروست دەکرێتەوە. ئێمە هەوڵدەین لە هەرێمی کوردستان هاوشێوەی ئەوان ئەم سنتەرەمان هەبێت بۆ ئەوەی بتوانین یەک بڕێمە کار بکەین. ئەو سنتەرانەی کە ئێوە سەردانتان کرد یاخۆت ئەو بەرپرسانەی کە ئێوە بینیتانە لە واشنگتۆن بێت لە فلۆریدا بێ لەو شوێنانە پاڵپشتی خۆیان ئامادەیی خۆیان نیشانداوە کە بێن هاوکاری هەم هەرێمی کوردستان و عێراق بکەن
بۆ بەهێزکردنی هەم سنتەرەکان ڕاهێنان بە کادرەکان یاخود کارمەندەکانی وەزارەتی پێشمەرگە یاخود وەزارەتی بەرگری عێراقی؟ بەڵێ بێگومان ئامادەیی خۆیان پیشانداوە کە مەشق بەو کادر و ئەفسەرانە بکەن کە لەم یەکانەدا بەشدار دەبن و هەروەها ئامادەی خۆیان پیشانداوە بۆ ئەوەی لە بواری میدیاییدا یعنی هەوڵەکانی ئێمە وەک ئەوەی کە هەیە بڕواتە پێشەوە ئەوان لە ڕووی مەشقەوە لە ڕووی ڕاوێژەوە بەردەوام لەگەڵمان دەبن بۆ هەمان شێوەش عراقیش یعنی شانەی ڕاگەاندنی ئەمنی عراقی بە هەمان شێوە ئامادەیی هەیە کە پشتیوانمان بێ بۆ ئەوەی کە ئێمەش شانەی ڕاگەاندنی پێشمەرگە بەرینە پێشەوە و قۆناغێک لە قۆناغە باشەکانی کاری میدیایی سەربازی میدیایی پێشمەرگە لەگەڵ هاوشان بێت لەگەڵ میدیای سەربازی شتێکی نوێتان بینی بەڕێز حەمید عوسمان شتێکی نوێتان بینی لە ئەمریکا کە نوێ بیتن تازە بێتن بە پێی تەکنەلۆژیای ئێستای سەردەم بگونجێتن کە ئێوە بتوانن سۆدی لێوەربگرن و ئەم ئەزمونە بێنن لە هەرێمی کوردستانی جێبەجێ بکەن بە تایبەت لە بابەتی ڕاگەاندن بەبەستم؟ خۆت دەزانی لە ئەمریکا من ئەوە تێگەیشتم کە پرۆسسەکە بەردەوامە پرۆسی میدیای ئەمنی بە تایبەتی بەردەوامە ئەم پرۆسەیە ئاڵوگۆڕی بەسەردادێت مەسەن ئەولەویەت لە کاروباری ئەمنی لە عراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانی بەسەردا هاتووە لەوانەیە پرسی تیرۆر ڕاستە مەترسیەکانی ماوە بەڵام وەکو ئەولەویەت هاوشان لەگەڵ تیرۆر پرسی تریش هەیە مەترسین لەسەر ئاسایشی وڵاتان و مادەی هۆشبەر و پرسی هێرشی ئەلکترۆنی ئەمانە هەمویان تەحەدایانن کە ڕوبەڕوویان دەبینەوە و پێویستە ئێمە ئامادەکاری بکەین بۆ ئەوەی کە لە هەر هەنگاوێک لە هەر هەنگاوێکدا لەگەڵی بڕۆین و بتوانین ڕوبەڕووی ئەم مەترسیانش ببینەوە و ئێمە وەک هەرێمی کوردستان وەک دامەزراوە ئەمنیەکان لە هەرێمی کوردستان جێ نمێنین لە دامەزراوە ئەمنیەکانی عراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکاش بەگشتی ئەوان لەم بارانەدا بەڵێنیان داوە کە هاوکاریمان دەکەن ئێمە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بە هەمان شێوە دیداری زۆر ئیجابیمان هەبووە لەگەڵ تیمی تایبەت بە پرسی زانیاریەکان بە پرسی ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی بڵین ئەو زانیاری ئەلکترۆنی بە هەمان شێوە لەم بوارەدا ئەوانیش بەڵێنیان داوە کە هاوکاریمان بکەن. زۆر باشە هەرویستم باسی ئەم بابەتە بکەم لەبارەی زانیاری ئەلکترۆنی ئەمریکا تا چەند ئامادە بووە کە هاوکاری هەرێمی کوردستان بکاتن لەبارەی زانیاری ئەلکترۆنی لەبارەی ئەو مەترسیانەی گەفەکانی داعش لەسەر هەرێمی کوردستان یاخود لەسەر ناوچەکە بەگشتی چۆن باسی ئەم بابەتە کرا؟ دروستکردنی سنتەری زانیاری معلوماتی یان ئۆپەراسیۆنی معلوماتی ئەمە بابەتێکی گرنگە و ئەمە هەنگاوێکە بۆ ڕێگریکردن لەو هەڵمەتانی کە لە بواری ئەلکترۆنی دەکرێن و بە خۆت دەزانی یعنی تا ئێستا ئەمریکا ئیکاری لەسەر زمانی عربی و ئینگلیزی کردووە ئێمە لەم دیدارانماندا داومان کردووە کە زمانی کوردی بە هەمان شێوە کاری لەسەر بکرێت و ئێمە وەک وەزارەتی پێشمەرگە وەک دامەزراوە ئەمنیەکان لە هەرێمی کوردستاندا کار دەکەین بۆ ئەوەی کە نمونەی زیندوو بدەین بە ئەوان و ئەوان لەو دامەزراوەی خۆیاندا بتوانن کاری لەسەر بکەن تا بە هەمومان بەیەکەوە دامەزراوەیەکی میدیایی ئۆپەراسیۆنی گرنگ لە بابەتی وەڵامیان زۆر ئیجابیە بڕیاریان داوە کە کاری لەسەر بکەن دیراسەی لەسەر دەکەن و کاری لەسەر دەکەن وەڵامیشمان دەدەنەوە. زۆر باشە بەڕێز حەمید عوسمان محەممەد هەروەها جالەوە ئێمە لە ڤێرجینیا لە کۆلیژی جەنگ بەردەوام بە لە کۆلیژی جەنگ بینیمان کە کورسەکانی خوێندن بۆشایی تێدایە داوامان کرد لە عەمیدی کۆلێژی جەنگ لە ڤێرجینیا کە کورسی بدرێ بە عراق بە هەرێمی کوردستان لەم کۆلیژە ئەفسەران و هەروەها کارمەندان مەسەلەن پێشمەرگە یان سەرباز دەتوانێت خولی تایبەت ببینێ یان خولی تەکمیلە یان خولی تەواوکاری ببینێت بۆ ئەوەی
زانیاری نوێ معلومەی نوێ بهێنێتەوە و لە بوارەکەی خۆیدا لە بواری سەربازیدا پێشکەش بە یەکە سەربازەکەی خۆی و هێزی سەربازی بکات. وەڵامیان چی بوو؟ ئامادە بوون کە هێزی پێشمەر خەڵک وەربگرن یاخۆت پێشمەرگە وەربگرن ئیجابی بوو، وەڵامەکانیان ئیجابی بوو. بەڕێز ئامیر عوسمان ئامادە بوون لەو کۆلیژەی کە باست کرد کە پێشمەرگە یاخۆ سەرباز لەوێ وەربگرن بۆ مەشق و ڕاهێنان؟ بەڵێنیاندا کە دراسی دەکەن، هاوکاریمان دەکەن و پێیان خۆش بوو بۆ چوونەکە و تەرحیم نیشان زۆر بەداوە گرنگ بوو و وتیان بەڵێن بێ کە کار دەکەین لە ئایندەدا هەوڵ دەدەین کە کورسی لێرە دابین بکەین. عوسمان محەممەد ڕێڤەبەری گشتی ڕاگەاندون و هوشیاریان نیشتیمانی لە وەزارەت تا پێشمەرگە لە واشنگتن دەتگەلمەوەی گەلێکی سوپاس. زۆر سپاس بۆ جەنابەت.